خۆشەویست لە درێژەی بەرنامەکانتان سەرنجتان بۆ زنجیرە اعترازێک کە لە شاری یۆتۆبۆری سوێد ڕوویداوە سەرنجتان ڕاکێشم. ئەم زنجیرە اعترازانە لە فعالیەتەکانی دەرەوەی ڕژیم ڕوویداوە و بە درێژایی تەمەنی جمهوری ئیسلامی هەوڵی داوە لە وڵاتانی ئوروپایی دەستە و تاقمی خۆی بەربڵاو بۆ کارە تێرۆریستیەکانی خۆی بڵاو بکاتەوە و بۆ باری چەندەم لە شاری یۆتۆبۆری سوێد ئەم هەوڵەی پوچەڵ کراوە و ڕوبەڕووی ئێعترازی هەمەلایەنەی ئینسانە ئازادی خوازەکان بۆ لە شاری یۆتۆبۆری و بەتایبەت حیزبی حکمەتیست. سەرنجتان بۆ ڕپۆرتاژێک لەم بارەوە ڕادەکێشم کە بە سازماندانی حیزبی حکمەتیست و هەروەها چەند لایەنێک و ئەشخاصی ئازادیخواز و معتەرز ڕوویداوە. هاوڕێ وەکی شتێری زادەم کاتت باش. ئەم کاتەی تۆ بینەران باش. هەروەگە بینین ئێرە خەڵکانێکی زۆر کۆبوونەتەوە ئێعتراز دەکەن. هۆکاری ئەم ئێعترازە چییە؟ ئەم ڕووداوە چییە؟ توانی بۆ بینەرانی بەشی کوردی تەلەڤیزیۆنی پەرتەوی باس بکەی؟ بەڵێ هەروەکو خۆت ئیشارەت پێکرد و لە تەسویرەکەشە معلومە جەمێکی زۆر لە ئێرانیان و ئینسانای سیاسی و سکۆلار و ئازادیخواز دشت بە جمهوری ئیسلامی کە بێسا چەندین ساڵە تەلاشەکە لە شاری یۆتۆبۆری کە دووەمی شاری یۆتۆبۆریە بێسا کۆنسولگەری دابنێ تحتی نێوی ئەوەی خەدەمات بە خەڵک بدە. لەم رابطەدا ئەما وەڵینجاری نییە پوزیان بە خاک ئەماڵڕێ و بە ئەترازی وەسیعی خەڵکی ئازادی خواست کە نایەنەوێ جمهوری ئیسلامی بە ساتی زۆرتر پانۆکە ئەمێ ئەترازە لە ڕاستای کۆکردنەوە و دژ بە سیاسەتەکان و حضوری جمهوری ئیسلامی و لە واقع تۆریستەکانی جمهوری ئیسلامیە. هەروەکو لە تەسویرەکەشە معلومە خەڵکێکی زۆر هاتوون لە بەرابەر ئەو شوێنەیە کە لەژێر چاودێری پۆلیسە و دیفادا تۆریستانی جمهوری ئیسلامی پۆلیسی سوێد دیفاعیان لێکا خەڵکی ئەتراز و مبارزە خۆیان بە حضوری جمهوری ئیسلامی دەردەبڕن. ئایا هەر ئیمڕۆیە ئێوە لێرە تەجەمعەکان یا ئەم تەجەمعە ئیدامە خایەنە؟ نەخێر تبقی شتەیە کە خۆیان لەلانەکەەوە ئەمڕۆ کە وەڵی ڕۆژێتی و بەیانیش گوایە لێرا بن تحتی نێوەوەی خەدەمات بە خەڵک دەن و خەڵکی لە پێشەوەی ئەوانیش بێن لە مەجموعەیە زۆر ڕەسانەی فارسی زبان و کوردی زبانی شاری یۆتۆبۆری ئەم مەسەلە بەحث و جەدەلە لە بینی ئەو کەسانەی کە بەنەوە ئەتیان وایە ئەبێ جمهوری ئیسلامی بێ بە ساتەکەی زۆرتر بڵاوە بکە و تحتی نێوەوەی کە گوایە خەدەمات بە خەڵکەدا ئێتر غافڵەوەی کە 80% خەڵکی جامعەی ئێرانی گرفتار کردەوە بە ڕۆژی شیا خستونێتە سەر فەقر و فەلاکەتێک بەشێ لە خەڵک کە مەسلحەتی کاتی و ئانی خۆیان ئەبینن پیان وایە بێ جمهوری ئیسلامی بتوانێت بێ لێرە کۆنسولگەری باس بکە بەڵام خەڵکێکی وەسی ئێعتراز و مبارزە و ئینسانای ئازادیخواز و بەرابەری تەڵەب بە حضوری جمهوری ئیسلامی ئێعتراز دەکەن هەروەکو ئەیبینی ئیجازە نادان و ئەوەڵینجاریشی جمهوری ئیسلامی هاتووە سەرشۆڵانەش کەسی خواردوە ئەمە چەندین جارە مەقدامی کردووە و بە ئێعتراز و مبارزەی خەڵک ڕوبەڕوو بووە و ئەم کارە ئەم دەفەش قەتعەن وای لێدەی جمهوری ئیسلامی ناتوانێت بە ساتی خۆی لێرە بڵاو بکات. سپاس بۆ تەوزیحەکانت، هیوای سەرکەوتنمانەیە. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پارتۆس. حجابات خیلی عقب‌تره، آرایشاتون مدرنیزه، ولی اینجا الان مجبورید برید طول این اتاقی که شما رو مزدوران چندین ساعت به صف وایسوندن با گردن کج با ترور شکنجه زندان ملغا باید گردد. ترور شکنجه زندان ملغا باید گردد. جای حکومت اسلامی نیست. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست. اسلامی کسر رخیبان ایران. اسلامی کسر رخیبان ایران. اسلام اسکات رخیم ایران. شهر ما جای تو نیست. برو گم شو تروریست.
که ما جای تو نیست برو گم شو تروریست. بینەرانی خۆشەویست، سپاس کە تا دوایین بەشی بەرنامەکان لەگەڵمان. حکومت اسلامی نمیخوایم نمیخوایم. حکومت اسلامی نمیخوایم نمیخوایم. حکومت ضد زن نمیخوایم نمیخوایم. حکومت ضد زن نمیخوایم نمیخوایم. حکومت اعدام نمیخوایم نمیخوایم. حکومت اعدام نمیخوایم